لەگەڵ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن کەرتی پەروەردە لە کوردستان ڕوبەڕووی چەندین هەڕەشەی جددی دەبێتەوە. گەورەترین هەڕەشە لە ئێستادا دواکەوتنی موچەی مامۆستایانە کە نیگەرانیەکی زۆری لەناو مامۆستایاندا دروست کردووە. جگەلەوەش زۆرێک لە قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوەی خێرا و دابینکردنی پێداویستێکی نوێ هەیە بۆ دابینکردنی ژینگەیەکی لەبار بۆ خوێندن و کەمی و نەبوونی ئاوی ژێکێکی دیکەیە لە گرفتەکان. هیچ ئەمەلێک هیچ داهاتوێک بۆ پرۆسی پەروەردە نەماوەتەوە، دڵخۆشی بۆ خوێندکار بۆ قوتابی. ئێمە ساڵانی پێشوو لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و نەبوونیە بەڵام دڵمان پێخۆش بوو بەکردنەوەی قوتابخانە منداڵنەوەکان، بەڵام ئێستا سەیرەکەی ئەو خۆشیە نەماوە، ئەو بەدەمەوچوونە نەماوە، نە لای مامۆستا نە لای قوتابی. ئەمە دەسەڵاتی کوردی لی بەرپرسیارە، بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورەی مێژووی ئەکوێتە سەر هەموو لایەک کەم پرۆسی پەروەردە بۆچی وای لێ هاتووە. لە هەر کۆمەڵگەیەکیشە خۆتان نەزانن پرۆسی پەروەردە بۆ حاڵەتەیە بڕوە ئەوەی تە وردە بەرەو دواوەچوونی کۆمەڵگەیە، بەڕاستی کۆمەڵگەی ئێمەش ساڵ بە ساڵ دوا ئەکەوێ. طبعا گرفتی گەورە و جددی هەیە لە بەردەم پرۆسی پەروەردە و کردی پەروەردەیە. طبعا سەرکێترینیانەوەی کە دیارە و هەمووان هەستی پێەکەین بریتە لە بابەتی ئابووری لە نەبوونی موچە، چۆن چارەسەری کێشەی ئاوەکەی لەناو ئەم ناوەندانی خوێندنا بڵاو بوونەوەی نەخۆشی بوونەوەی نەخۆشی درمەکان کە بەهۆی قەرەباڵخی و بەهۆی یعنی دەست نەشوەدین پیس و بۆخەڵی یعنی مرافقی تیای بە پاکرێتەوە شتی تیا یعنی تۆ ئەم ژێرخانە توند و تۆڵ و قایمە لەناو کەرتی پەروەردە غایبە بەداخەوە. زۆر سپاس. ناسەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی هەمیشە وەک هەڕەشێکی جددی بووە لەسەر کەرتی پەروەردە. کەمی پەرەپێدانی پیشەیی مامۆستایان و ماندوێتیان بەهۆی کێشە داراییەکانەوە هۆکارێکی ترن بۆ دابەزاندنی ئاستی خوێندن و کاریگەری لەسەر کوالەتی پەروەردە و فێرکردن دادەنێت. من قەناعەتم وایە حکوومەتی هەرێمی کوردستانی ئامادەسازیی بۆ پرۆسی پەروەردە نەکردووە. ڕاستە کتێب چاپکراوە، کتێب دابەش کراوە، بەڵام باقیاتی شتەکان مەسەن تەنزیمی میلاکات تا ئێستا کێشەی تایە و کێشەی باڵەخانەمان هەیە، کێشەی پێداویستی تاقیگەمان هەیە، کێشەی توێژەری کۆمەڵایەتیمان هەیە، کێشەی کارگوزار و کارمەندمان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندنە. لەسەر و هەمووشانەوە باری دەرونی مامۆستا و فەرمانبەر و ئەمانە ئاسایی نییە، بەڕاستی ینی ئامادەیەکی تیان نییە وەکو پێویست پێشوازی لە پرۆسی ساڵی نوێی خوێندن بکات. بەتایبەتی کێشەی موچە ئەم ساڵ کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی و ئومێدەوارین کە ئەم یەک دوو هەفتەی کەماوە بۆ دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن حکوومەت بە خێرایی چارەسەرێکی ئەم گرفتانە بکا و شتێ بکە هەنگاوێ بنێ بۆی کە مامۆستایان بچنەوە بۆ ناوەندەکانی خوێندن بە دەرونێکی ئاسوودەوە. شارەزایانی پەروەردە هۆشداری دەدەن لە چارەسەر نەکردنی گرفتەکانی پەروەردە و بە تایبەتیش قەیرانی موچە. ئەو دۆخە فرامۆشکراوی لە پاڵ سەرجەم کەرتەکاندا بەسەر کەرتی گشتی پەروەردەدا هاتووە. پێشهاتێکی مەترسیدارە و دوور نییە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە بەردەم هەرەسێناندا بێت.